قوربان سلام علیکم. عليك السلام. چۆنی شکر باشی دەنگ و باست ترچاوكم بخير بن. باشي. يخا بخير وترچاو. ئەوە چی والله من جا دورم. وێنجە ئەم وێنجەیە کەی چاندووتە والله ما يبارة. هەر خۆی هەڵیاوەتەوە يعني إسا ما إسا ما دروج دوري ماوي. هاش دروج قبي دورو. يعني ناقل 5 روج دوريو. ینی ساڵێککە پێویست ناکە دایچێنیتەوە أما بو حوصالة. والله. باشە ئەی چڵانی دەوێ نا يكذا كشلات تتواو. تو تير هيك نايا. تو كش بس بسري واقعي نبي كده جيرو. ینی مەبەسم ئەوەیە ئەم تۆوێک کە جارێک چانت هەتا حەو ساڵیت کە نایچێت حتى حوصالة هيك نايا. تۆ وێنجایەی بچی والله إما عمري ما قاوشت مانه يا. مرماني بس ما قامنا بو ما قامنا. مانگا ئەیخوات تاقي خوا زور با سودي شجاري بو زرجي زور باشا. ئەی بۆ پاکردنەوەی ناوسکی يعني إما طبعا لا بيتريكان فستير ما كردو الله ينزل لهم داو درماني بو مالات باشتري. باشە ئەمە بە معدلی سەوزە معدل سوزة. ئەی زستان دستان مديك أوسيل السرماية توزع أوسيل هر سوزة بس توزع أوسيل لك توزع جو خوشوي ترى وزيادة قاتو. بەس خۆ حیوانی ئاوا تێ ناکەن ئیلا بەبی دووری اینجا بووین دورين لا والله بس يدورين. ئەی لەبەر پیان و لەبەر دەمیانە بۆژۆ نابێ و بۆ هێنا أنا وايداني كأنك تدور بيانو نيخوين. بۆ حیوانی وردیش ڕەنگە زۆر باش بێت تایبەتێ گەر بۆیان هەڵواسی خوي بينزا عادة أبي أمره بدوري بياني بديديا. أو أنت بقوة تبو هي بتقينيا. إسا أم مالك وتلنا ودين مالك وكاك هريما. ألم تسرجا ما كان يكبرنا ما جاك وجوانا جاك تقانبو. نابي أمره يعني أمره يدوري بياني بديا. ینی گەدانت سودی باشتره زۆر بەخۆدا سودی زۆر ئەگە بکەوێتە بەیانیانی ئەو جای تۆزە سیز بێتەوە باشترە باشە ئەی چۆن ئاوێدەی وڵی فەرارە مۆداناوەیتر ڕانێتر بخۆی ئاوەدا ئاسۆڕێ ئاوەکڵدا هەمووی ئاوەدا باشە جگە لە وێنجە چیترت کرد وڵایتر تەماتە و خیارە و ئیتر ئەو میواتانە هەمومان کردووە ئەوەی بخورێ تەڕی ئێرە یاخوا بڵێن ئەوەی کە پێگوتە تەماتۆ و باینجان و ئەم شتانە کەی پێگە وڵی ئێستا من تەمەزوو کردم وا کاڵکی کیلۆ تەماتەکە ئیتر 15 شەویکە تەماتەما پێگەیان الحەمدوللا بابزانم ڕەمەزانی ئەم ساڵ کاتەکەی چۆنە خۆشە والله کاتەکەی بەنەسبمنەوە هەتا بڵێ هیلاکەم من بەڕاستی بەیانە تا هەشت لایم ئەماڵات مێ تا هەشت لایم کوڕەکە دیزم بە سعات یەکەوە چم هەتا چوار لایەنم ینی زۆر هیلاکەم پێێتەوە دیارە هیلا ئارە بەخۆیانی زۆر هیلاکەم خۆم وەرە تۆ ئاوە ڕۆژوەگری هەیە لە ژوورەوە ناوێرە بێتە دەرەوەڵە من ناتوانم بخوا من ساڵان لە ژوورە ناتمە دەری ئەم ساڵ چکە لە دەرێشم وزەم باشتریشە هاتەکەواتە ئەوە تا بۆمان دەرەکەوێ بەوە نییە کە وا ئازانی ئەگەر لە ژوورەوە بێتە دەرەوە ئیش بکەی تون و برسی دەبێ وتر ڕۆژەکەت پێ ناگیرێ ئەوە تا تۆ بانی ساعت چەند ساڵ یعنی کە سام بۆ پاشێ و 10 دقیقە بۆ 3 ساوم ناتا ئەم دقیقە ئەشین لا بەیانی لە سعات 9 بۆ 10 ئەو سعاتە خەوتومە ئیتر نەخەوتومە لە دەرەوە ژمەوە ینی سعات من ساڵانش خۆشتریشە ینی باشتریش زوڵم باشتریشە ساڵان لە ژوورەوە خۆتم تەوا بێتاقە دەبم یانی مناڵ قسەیەک لەگەڵا عەسەبی و من لە خۆمەوە عەسابم بەرزە بەس شکر بۆ ئەم ساڵ بخوا ینی زۆر باشم هەرچەنێ دەرێشم هیلاکم بەس لە پار باشترم مناڵەکان چۆنن وریان چۆنە لەگەڵ ڕۆژ وڵی لەخوا بەزیاد من کوڕێکم بێ و ئەمری 90 ساڵە یعنی تا ئەسا ڕەمەزانی ناگە بەس شکر ئەم ساڵ بخوا بەڕاستی نوێژەکە ڕەمەزانێکە جارێ لەوەتی ئەم مزگەوتەوە بکراوە خوا خێری ئەو پیاوە بنووسێ یعنی بەڕاستی هەچی مناڵە قورئانە خوێنێ ئەوە هیچ نوێژانەوەی سامی قورئانە خوێنن ئیتر هەموو نوێژەکانمان بە جەماعەتە حاجی خێرێکی زۆر گەورەی کردووە پێشی خۆش نییە باسیکەی ڕاستی وڵی شایانی وی باسیکەی بەڕاستی ئەو کابرای ئیشێکی کردووە لەخواوەجانی ئەم شاخشی ئەم سەوز کردووە ئەم مزگەوتە خۆشی کردو بەڕاستی ئەم مزگەوتە لەم جێگای نییە شکر بۆخوا هەمووی نوێژەکان بە جەماعەتەکەین ینی ئەو مناڵە هەمووی قورئانە خوێنن دەرسی قورئانیان پێڵێ مامۆستا ئیتر حاجیر خۆیان پێڵێ ئەندێ فەقێمانێ بەڕاستی هەمووی قورئانە خوێن و پێش نوێژیەکەن و یانی شکر بۆخوا زۆر زۆر باشە بەس تۆ پێم بڵێ هینەکە و داسەکەشت نازانم داسەکەم پێ ئەوە کوڕەکە بردی بۆ باخچەیە لەوێ جایە دووری ئەوە ئەمە لێرە بوو نائیکەمێ داسی ئەمە مداریەکە نەوەڵ ئەوە هەر ئێستاوتم باسم کۆڵێک بدورم یەک دوو گۆرمانەوەڵە بە ئەم کۆڵیان بۆ بم داسەکانم ئێوارای دوورم بۆ بەیانی باشە زۆر لەسەر نایدووری نەوەڵا ئەوە ئێسابێت لە بنتریش بیدووری ئەوە داسەکە کولا ئەگەر خۆی لە بنترە بیدووری نانە ئەوە خۆی داسی ئەم داسە ئەمە احتیال لێرە دام نابوو ئەگە ئیش لێ نەبێ ئەوەی کرد بۆ جیا تەمەنەوە باخچێکمان لەوێ جیا زۆری تیای دوورین ئێواران بۆ ماگەشتێن ئەنوشتێتەوە وەک مزەلی وایە خۆن حەقدار نییە
دەیخوای گەورە بە مەفەق قوربانی چاوم یاخوا بەخێر بەڕێز بنا بەعکسەوە یاخوا بەخێر سەرچاوکەم بەخێر سەرچاو بەڕاستی ینی کەسێکی وەکو جەنابێت ئەبێ ورە بە ئێمەش لەبەرەوەی تۆ لە بەیانی زۆ هەڵساوی لە پارشەوە کە هەڵساوی نەخەوتویتەوە ماوەیەک چوی شوانی کردووە ئەجا دوایە وەرە ئیشی تر بکە مادام سحەتیشت خۆشە ئەوە بێ ورە بێ بۆ ئێمە دوێنێ ناپێرە حەو حیوانیش حەو بەرقم سەر بڕیوە هەر موشیم بر کردووە هەر بە تەنیاش کەوڵم کردووە موشیم بر کردووە لەسەر ئەوەش لە سیمای پیاابێ جام دوورکردن هاتمەوە خوا مەفەق بە قوربانی چاوم یانی شکر بۆ خوا خوای گەورە هیدایەتەدا بەتاشی برامەوەی بڵێ ناگیری ئەگیرە ڕەمەزان ینی حول قوت لە خوای گەورەی تۆ بەس شانی دەبەری تخوای گەور بۆ داسانەکە خی گەورە مەفەق